ئەوەی کە لە ڕۆژەکانی نەورۆزدا خەڵکەکی زۆر سەردانی دەرەوە دەکەن و قەڵەبارەغێکی زۆر لە جادەکان ڕوودەدا پێویستە خەڵک لەو ڕۆژەدا بۆ خۆشی دەچێتە دەرەوە و نەبێتەوەی تێکدانی جەوەکەی جیرانەکەی تەنیشتت هەموو دەچینە دەرەوە بۆ ئەوەی جۆیکی خۆش بەڕێ بکەین. بەڵام هەندێک دیاریدەی ناشرین هەیە کەوا دەڕۆن لە پاشە خۆیان پاژماوەیەکی زۆری زبرشت بەجێ دێرن و هەندێک خەڵک دەچن بۆ دەبتێت هۆی تێکدانی زەوەکانی جیرانی خۆیان تێک دەدەن. دەبی هەموو کەس هەر گەنجێک بێ هەر کەسێک بێت کە دەو ڕۆژێدا دەستە دەریە بۆ سیاحەت بێ بۆ هەرچێکی بێ دەبێت ژینگەی خۆی پارێزێ. ژینگە شتێک خوددا دادیە خوددا دەوێت ئێمە ناوی بە چوونە دەری خۆمان کە دەو ڕۆژاندا بە تەما بە هەموو دەستە دەرە یا پیسیکەین یا زبلێک شتێک دەبێت لێ فڕێدەن دەبی پارێزین و خۆمان پلاستیکێکمان لا بێداینین و مزاحمی نەفەری بادیمان نەبی نەفرێکە لە کنمانە مزاحمیان نەبینەوە. لا من داوا لە هاوڵاتیان دەکەم کە دەچن و سەفرەوانە قەرەباغی زۆر دروست دەبی زۆر ئەوە دەبی دەبی تەعامل هەبیتن دەبی هەر کەسە لە ڕاست خۆ بڕاک حسابی ئەو نەوە ڕۆژەی بکە و دەبی ئەو شتانە پارێزی. داوام لە تەواوی جەماعەت هەیە کە ژینگە بپارێزن ئەو پاژماوەی کە لە خۆیان بەجێ دەڵن خڕیکەنەوە لە جێگایەک خڕیکەنەوە دوایش پاژماوەکەی بۆ خۆیان بن لە جێگایەکی بە تایبەت دانێن دارستانەکەی نەسووتێنن حیفە ئەو دارستانە ئەو ژینگەیە بە بسووتێن.